کاک سەردار دۆخەکە بەرەو چۆ دەڕوات یعنی بەم شێوەیە بێ گرژی و ئاڵۆزیەکان زیاتر و تونتر بوونەتەوە خەڵک ێسا قەلەقە ئەو پرسیارەکە دۆخەکە بەرەو چۆ دەڕوا هەمویان دەسازێن یان دەترازێن من پێم وایە حەلمان نییە جگەلەوەی بسازێن حەلمان نییە سازان بە چ مانایە بەمانایەوەی 2 ساڵی سەر میلاد بۆ بەرزایی درێژکێتەوە یاخود هەڵبژاردننی پێشوەست یاخود چی ئەمە تەفاسیلە باش ئەمان تەفاسیلە لای من 6 مانگ لەمە پێش لەم قەناتەیەوە دووسێشتم وتم سیاست بەبێ ئەخلاق کارێکی نشیاوە و ئەخلاق لە سیاست یەک معنای هەیە لای من یەک معنای هەیە تحقیقی بەرژەوەندی گشتی چییە؟ معلومە مەسەلەی بەرژەوەندی گشتی پرسیارت کرد معلومە لەم تەوقیتەیە بەرژەوەندی گشتی ئەو شتێکە پێوترێ بەرژەوەندی ئەم وڵاتە و لایەنە ئەساسیەکان لەسەری لە سیاست ئەخلاق و سیاست ێستا دوو شتی زۆر جیاواز نین سیاست بەبێ ئەخلاق ممکن نییە بێتە کارێکی نەشیا و عیبە یعنی نەکرێ باشە ئەو کەسەی کە ئەوەکە کاسبی شەریفانەتر هەیە ئەخلاق لە سیاست یەک معنای هەیە بەنسبەت منەوە بەرژەوەندی گشتیەوە ئێستا اتفاقکەین لەسەر سیستەمێک من دیسانەواڵێم 4-5 ساڵ ئێمە لەگەڵ کاک مەسعود لە کۆبوونەوەیە قسەمان کردووە دەنگمان بۆ شەڕمان بۆ جارێک نەمانێنەوە سەر تەلەڤیزیۆن ئێستا ڕێکەوەین لەسەر اتفاقێک نظامێکی دیموکراتی تر زامنکە شەراکەتی ڕاستەقینە زامنکە و ئیسلاحی مؤسسات زامنکە ئەگەر ئەمەمان کرد مەرحەلیەن هەمومان پێکەوە سەرکەوتوین دوو مەفهومی تەنازول لە یەکات محەممەد زۆر جار باسم کردو یەک تەنازول بکەین دژی یەکتر تەنازولکەین بۆ دەرەوە هەمومانە دۆڕێن زەرری میلەتەکەمانە تەنازول بۆ یەکتر بکەین هەمومان براوین و قازانجی میلەتەکەمانە کامیانەکەین عقل پێمانەڵێ تەنازول بۆ یەکتر بکەین نەک تەنازول بۆ دەرەوە بکەین و بەرژەوەندی دەور و بەر و وڵاتانی تر بینینە سەر خۆمان و ئەمە بکەین من دەبێت شتێک بڵێم کاتی خۆی هەر لەم قەناتەی ئێوە وتم سیاست بریتە لە سێشت ئەنجا تۆ تیام کە بڵێ پیاوێکی میسالی لە سیاستە ڕەنگە نازانەوە مۆزوعەکە من تۆ ڕەفیقانە قسەی دەکەین دوای لای من سیاست ئازایەتیە ڕازگۆییە خۆشەویستیە سیاست ئەوە نییە تۆ خەڵک چاواشەکەی بڵێ من ئەمڕۆ شتێکەکەم بۆ ئیقامەی حجە بکەم و گلەی لەسەر خۆم لابنی پەرلەمانتارانی ئەمڕۆ ئەم سێ شتیان نەبوو لە سیاستە یاخو فەنی سیاسەیان نەزانین ئەنجا با من یەک شت پێ بڵێم بزانە خۆی پەرلەمانتاران تووش خۆیان تووشی مووقفێک کرد من ئەمێ شتێک بڵێم لێرەیە بزانە سیاست خۆشەویستیە نابێ هەموو ڕقەبەرایەتی بڵاوکەینەوە بە شتێک خۆشەویستی بۆ وڵاتەکە و بۆ خۆمان و بۆ قەزیەکەمان بێڵینەوە دوو بۆ میلەتەکەمان دوو سیاست ئازایەتیە بەشیەوە ئازایەتیان هەبێ ئەم سەرکردانە ئێستا تەنازول بۆ یەکتر بکەن و سیستەمێکی دیموکراسی شەراکەتی ڕاستەقینە و چاکسازی بچەسپێنن ئەمە سازان تەنازولی لایەنەکانی تر لێ بۆ پارتی من ئەمە بە شخصی کاک مەسعودی ژووت ئەفم کە خاڵی سێمیش ئازایەتی و هینە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە و لەگەڵ خەڵکە بە ئەزانی چیە نەبیست و سێی حوزەیران شکستێکی زۆر گەورێ و پیلان گێڕێ و چێوەیە نە ئەوەی ئەمڕۆژ ڕوویدا 23 حوزەیران و 19 ئاب 2 سەفحەیە دایان خەین لاپەڕەیەکی تازە بکەینەوە شەجاعەت ئەمەیە ئیجازەی برات بدە شەجاعەت ئەمەیە نەزڕەی تۆ نەزڕێکی شاعریانە نییە بۆ سیاست لە کاتێکا سیاست یانەوە تا ئەیبەی تۆ یانە دۆڕێ ئەنجا من ئەمە بۆکەم ئەمە بۆ ئەومە بیبەمەوە ئەزانی ئەگەر تۆزێ دوورتر سێرکەی لێرە نەجاتە بێ لە عقدەی سەری لوت دوورتر سێرکەی من پرسیارێکەکەم لەم ماوە پێشووە یەک حملەی گەورە کرا لە فەیسبوک سەرۆکی هەرێم 20 مانگ سقوتەکە 20 مانگ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەبێتە سەرۆکی هەرێم نیان مەهامەکەی وەرەگرێ ئەوان دەبێتە سەرۆکی هەرێم ئەی خەمە سەر ئەم دوو چاوە وا ئەفترازەکەم لە سویسراین کاک مەسعود خۆی بە سارێک هات وتی کاکەوە کاک یوسف لەکوێ ئەوە کلیلەکانی قەسرم بۆ هێناوە هی ئەوێ و تەسلیمی کرد وای دانی وا ئەفترازەکەی کاک یوسف 6 ڕۆژی هەیە لەو کاتەیە ئەبێ انتخابات بکرێ ئەی کەست بیست من لە جەناب تەپرسم بە وجدانت کەست بیست لە میدیا لە سیاست لە ڕۆشنبیر لە چی بڵێ ئەی بیستویەکی ئەی بیستی دەچی ئەمە پێوترێ ئێمە نەچاتمان نەبووە لە عقدەی ئەمە پێوترێکی بردنەوە لە سیاست ئەمە ئێمە شاعریەت نییە ئەمە عەقلانیەتە لە سیاست